والله کابرا دەڵێ نەفەرێک هاتە خەون دەموچاوی دیار نەبوو پێغەمبەری خوا نیە صلی الله عليه وسلم. پیاوێ هاتە خەون ڕیشێکی قەڵەمی داناوە پێغەمبەری خوا نیە صلی الله عليه وسلم. ڕیشی جوان جوان تاشی بوو پێغەمبەری خوا نیە صلی الله عليه وسلم. ڕیشی سپی بوو کامل ئەوە پێغەمبەری خوا نیە صلی الله عليه وسلم. شکڵ و شێوەی دیاریە. ڕیشی ڕەشە بەستە نا چەند تەڵێ سپی لەمەیدایێتەوە. ڕیشیشی قەڵەمی نییە ڕسپیش نییە و ڕیشیشی جوان جوان نەتاشی ئەوە پێغەمبەری خوا نیە صلی الله عليه وسلم. مامۆستا محەممەد حەسان کە داعیەکی گەورەیە ئەڵێ ئافرەتێک هات بۆ لام کچە عازەبێک تەمەنی 16 ساڵ تێپەڕی نەکردبوو لە 16 بەرەو خوار بوو. هاتوتی ئەی مامۆستا پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم لە خەودا بینیوە خۆشەویستی خوا هاتە خەوم صلی الله عليه وسلم. وتم کچەکەم تۆ تەمەنێکی گەنجت هەیە چەند جار پێغەمبەری خوات لە خەوا بینیوە صلی الله عليه وسلم؟ فەرمی واللهی زۆر 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 جار دێتە خەوم بەڵام لەسەر شکڵ و شێوەی خۆی والله کابرا دەڵێ نەفەرێک هاتە خەون دەموچاوی دیار نەبوو پێغەمبەری خوا نیە صلی الله عليه وسلم. پیاوێ هاتە خەون ڕیشێکی قەڵەمی داناوە پێغەمبەری خوا نیە صلی الله عليه وسلم. ڕیشی جوان جوان تاشی بوو پێغەمبەری خوا نیە صلی الله عليه وسلم. ڕیشی سپی بوو کامل ئەوە پێغەمبەری خوا نیە صلی الله عليه وسلم. شکڵ و شێوەی دیاریە. ڕیشی ڕەشە بەستە نا چەند تەڵێ سپی لەمەیدایێتەوە. ڕیشیشی قەڵەمی نییە ڕسپیش نییە و ڕیشیشی جوان جوان نەتاشی ئەوە پێغەمبەری خوا نیە صلی الله عليه وسلم. ئەم کچە وتی واللهی بە فەزڵی خوا زۆر جار دێتە خەوم. دەڵێ کاتێک ئەم ئافرەتە وای وت هەستم بە خەجاڵەتی کرد خۆم بە بچووک زانی ئافرەتێک تەمەنی 16 ساڵ نییە زۆر جار پێغەمبەری خوا دێتە خەوی صلی الله عليه وسلم. وتم کچەکەم باشە تۆ ڕۆژانە چەند جار سەڵاوەت لەسەر پێغەمبەری خوا دەی صلی الله عليه وسلم؟ خوا ئەم فەزڵ گەورەی لەگەڵ تۆ کردووە. وتی واللهی بە فەزڵی خوا ڕۆژی بەلایەنی کەمەوە 10,000 سەڵاوەت لەسەر پێغەمبەری خوا دەم صلی الله عليه وسلم. هیچی لێ نەدەم 10,000 کەمتر نییە 10,000 سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەفەرمێ وتم واللهی حەقی ئەوەت هەیە مافی ئەوەت هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خەودا بێ بۆ لای تۆ لە خەودا بیبیدیت. بەڵام واللهی ئێمە هەندێکمان دەڕۆین سەردانی گۆڕەکەی پێغەمبەری خوا دەکەین صلی الله عليه وسلم لە شاری مەدینە. ئێمە دەڕۆین بەڵام هەندێکمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێتە خەوی ئەوە بەروبوونی سڵاواتە. سڵاواتی لەسەر بدە بیرێ لە خۆت بکەرەوە هەتا ئێستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند جار هاتووەتە خەوت بەس بیرێ لە خۆت بکەرەوە لەسەر شکڵ و شێوەی خۆی چەند جار هاتووە. ئەگەر نەهاتووە لە خۆت بترسە. پیاوچاکی وا هەبووە سەحابی وا بوو هەموو شەوێ پێغەمبەری خوا هاتووەتە خەوی صلی الله عليه وسلم. بەڵام ئێمە لە تەمەنمانە لەوانەیە جارێ دوو جار هاتبێتە خەومان لەسەر شکڵ و شێوەی حەقیقی خۆی ئەوە خەوێکی خۆشە هەواڵێکی خۆشە کە ئینسان پێغەمبەری خوا بێتە خەوی صلی الله عليه وسلم. جا ئەگەر پێتان خۆشە سڵاواتی زۆر لەسەر بدەن بە دڵنیاییەوە خۆی گەورەش دڵتان ناشکێنێ ئینشاءالله. هەر لە دنیا بە شکڵ و شێوەی خۆی دەیبینن پێش قیامەت ئینشاءالله.